ڕانە پێویستە بیجێڕن یاخود وڵی شەرت نییە ئەگەر مەسەنە برێن بەفر زۆر بی چەند جارە برێن بەفرەکەی فرادین پاشیان ژینێکە مەفروزە بجێڕی بەس ئەگەر بەفر نەبی مەسەن تەنها باران بی لە باران نەگە چار ڕۆژاش بباری یەک جاری بجێڕی وەچی بەفرێنە چونکو ئاوی بەفرێ تیژە ینی زووتر بە حاردیداچی ئاردەکەی زووتر نەرمەکات وچی ئاوی بارانێ نییە هەوای برێن ئەوە بی هەوای بارانێ نەرمتر لە هەوای باشی برای خۆ وەڵام مەڵاتەکان کە بەفر باری لە دەرەوە ئالچی دەست ناکەوی بەڵام ئەمە احتیاجی خۆمان وەرگرتیە ئالچی لۆمان خەزم کردینە جایە کایە پەڵخوڕا ئەوانە لەوان دابی نەکەین تا ئەو کاتەی بەفر لە گۆڵەکە بەفریش نەمایدی جاری و هەیە لە دەرش خواردنیان بەدەستەکەوی ڕۆژانە و ئەوەی کە کۆتان کردتۆ لە وەرزی بەهارێ لە وەرزی پاییزێ لێرە لەسەر بەفرلواندا ئەنێن و ئالیکەکەیان نەدەنێ ڕۆژانە بەڕێ ڕۆژانە ینی دووجار ئەو جیایە نەدەینێ بێەوەی کە شەوانە یان بەیانیان لە ژوورێکا و پەلخوریان نەدەینێ یعنی ڕۆژانە دووجار جیای نەدەینێ جا حەسەب جارە جارو هەیە سێ جار ئەیان دەینێ یان بەو شێوەیە بەڕێکەکەین دەست خۆش بێت توش هەوڕۆ یارمەتیت دانا لێمەزانی لێتە زانی جیاتی نابوو دەست خۆش بی